ئەو قایمقام خۆی تەقەیەکە دەمەزری پێ سەیری ئەو دیمەنە دەکات کە قایمقامی شارەکەی تەقەی لێ دەکات. شاهۆ سەرحەد دەڵێت لە ڕۆژی خۆپیشاندانی سێ سادق دیاری ڕەفیق کە قایمقامی شارەکەیە تەقەی لێکردووە و بریندار بووە. شاهۆ دەڵێت لە مافی خۆم خۆش نابم و ڕێگەی یاسایی و عەشایەری دەگرمەبەر. گولەکەم بەرکەوت کە ئاوا سێری ناو ئەو کەسانم کە تەقیان کرد قایمقام کەوتە سەر لاو چمکی چاکە دەبۆرەکەیش ئاوا باینی کرد. بەڵێ ئاوا خۆشی کەوتە سەر لا بەو ناونیشانە لای دایرەی کارەباکە تەنیشی دایرەی کارەباکە بەرەو ئەیرەوە تەقەیە کرد. تەقەیەکی زۆر بێشماریانە کرد. باڵێ سکاڵای سە تۆمارەکەم محکەمە یا دادگا هەرشەی کرد بەسەر شاو نەژی کرد. دوای ئەوە قسەی خۆمان نەبێ وەکو عەشایەری. باوکی شاهۆ دەڵێت ئێمە خەڵکی هەژارین و پەیوەندیمان بە خۆپیشاندانەکانەوە نەبووە. نازانین بۆچی قایمقام تەقەی لا کوڕەکەمان کردووە. لە بەردەمی ماڵی خۆما بوو ئەلیا دەستم لەو گاز و گریس و سیارە بۆ خەرکی سیارەکە چاکەین ئەلەوە بووە تەقە بووە تەقە گولێ هەوادای لە ڕانی کوڕەکەم ڕانی شکاند و بردم بۆ خەسخانە بۆ سلێمانی و ئێستا بەخوا ئاگام لە حیج نەبووە مزارە بووە لەم شارە. ئێمە کابراایەکی فەقیری کاسبی ماڵی خۆمانی خەرکی سیارە و مەکینەوەی خۆمانی ئەلیا هەرچی شارە زۆری ئێمە ناستی. وەڵای قایمقام و سێ و چوار ئاسایش بەس ئاسایشەکان تەقایان نەک من ڕاستی خۆیش هەتا چاکەتێکی بۆری لەبەرا بوو پانتۆڵێکی لە پیا بوو فایلێ لە بندەستیا بوو دەمانچەکە بە دەستی ڕاستی تەقەیەک کۆڵەکەی ئالیا دوو گولە لە بەردەمی خۆما دایوە بە چاوی خۆم بیم حەزگە قورئانە خۆم دەست پیاوشێت. لا بەرامبەردا دیاری ڕەفیق قایمقامی قەزای سێ سادق لەگەڵ ئەوەی وتی کە دەمانچەی بەدەستەوە بووە بەڵام ڕەتی کردەوە هیچ تەقەیەکی لە دەمانچەکەیەوە کردبێت. هەروە ئامادەی خۆشی نیشاندا کە دادگا و یاسا ئەو دۆسیەیە یەکلا بکەنەوە. من تەقەم بە هیچ شێوەیە نەکردووە ڕاستە دەمانچە بەدەستەوە بوو بەڵام بە هیچ شێوەیە تەقەم نەکردووە. ئەوەی کە باسێک پێ بەو شێوازە نییە ڕەنگە ئەو برادرە شتیکەی هەبێ مەسەلەن پێش ماوتون و تومانە فیشەکەکە دەربێنن من دەمانچەکەم تەسلیمی مکافحەی ژرانیەکەم لەگەڵ فیشەکە بەراورد بکرێت. ئەگەر وا بوو من ئامادەم و هەموو ڕێکارێکی یاسایی دەمانچە بەڵێ پێم بووە لە بەردەمی ماڵەکەی خۆیان بووە. لە ڕۆژی دووشەمە 8/12 خۆپیشاندانێکی بەرفراوان لە قەزای سێ سادق دەستی پێکرد. خۆپیشاندانەکان بۆ ماوەی 3 ڕۆژی لەسەر یەک بەردەوامی هەبوو تێیدا سەرجەم بارەگا حیزبیەکان و چەند بارەگایەکی حکوومەت لە قایمقامیەت و پۆلیس لەلایەن خۆپیشاندەران و سوتێنران. ئەو کات لە ئەنجامی تەقە و ئاڵۆزیەکان گەنجێکی تەمەن 13 ساڵ گیانی لەدەستدا و دایان خۆپیشاندەریش بریندار بوون.